لە چوارچێوەی چالاکیەکانی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگار بوونەوەی تونند و تیژی دژبژنان و خێزان و لە ناو سەرای سلێمانی شانۆی دوورینەوەی ئازار نمایشکرا. ئەم شانۆیە لە نووسین و دەرهێنانی ڕۆژە حەسەنە واجگەلەوەی کە لە شاری سلێمانی نمایشەکرێ بڕیارە کە لە چەند شار و شارۆچکەیەکی تری کوردستان نمایش بکرێت. لە چوارچێوەی چالاکیەکانی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژبژنان و لە دووەم ڕۆژی یاخود لە دووەم نمایشی خۆیدا شانۆی شەقامی دوورینەوەی ئازار لە ناوسەرای شاری سلێمانی نمایشکرا. نمایشکردنی شانۆیەکە بە ئامادەبوونی ژمارێک لە هونەرمەندان و ڕێبوارانی ناوچەکان نمایشکرا. جێ ئاماژەیە شانۆیەکە لە نووسین و دەرهێنانی ڕۆژە حەسەنە و شانۆگەری دوورینەوەی ئازار لە نواندنی سەرگوڵ حسێن و نمایشێکی مۆنۆدرامایە. جێ ئاماژەشە ئەم نمایشە ڕۆژی نوێی ئەم مانگە لە پارێزگای هەڵەبجەش دوو نمایشیان پێشکەش کردووە. سڵاو لەبێ خاتو سەرگوڵ ئەمڕۆ لە سەرای سلێمانی نمایشی دوورینەوەی ئازار پێشکەشەکەی پێمان بڵێ ئەتەوێت چ ئازارێک بدووریتەوە. پێشێکی بە خێراتنتانەکەم بە خێراتنی کەناڵی کورساتەکەم هەمیشە کەناڵێکی سەنگین بۆ لای من. دوورینەوەی ئازار باسی دوورینەوەی ئازاری ئافرەتانی یاخود ژنانی کۆمەڵگەی کوردەواریەکەین لێرەیە. ئەم دقا نووسینی ڕۆژەخان لەگەڵ کاکاروان هەردووکیشیان کاری دەرهێنانیان بۆ کردووە. ئەو چانسەیان ناوە بە من کە لەم کارەیە نواندن بکەم. نواندنێک کە نواندنی ئافرەتێکی ئازاردراوی کۆمەڵگەی کوردەواریە. خاتو سەرگوڵ پێمان بڵێ بەرپرسیارەتێکی تا چەند گەورەیە تۆ ببی بە نوێنەرایەتی سەدان ژن بکەی کە ئازاریان بەرامبەر بکراوە وەکو ئەکتەرێک وەکو هونەرمەندێک. سۆنیاگیان من هەمیشە کە دەقێکم بۆیەت سەیری ئەو کارەکتەرە ئەەکەم تا چەند ئەو کارەکتەرە خزمەت بە هەموو ئافرەتانی کۆمەڵگەکەمەکە ئەو ئافرەتانی کە دەنگیان خنکاوە دەنگیان ناگات. من وەکو ئەکتەرێکی ئافرەت پێویستە ئەو دەنگەکە بکراوانە بگەێنم ببم بە نوێنەرێ بۆ ئەو دەنگانە هیوادارم بتوانم شتێکم کردبێ بۆیان. بڵێ ئێمە ئەگەر بێت و لە تایتڵی شانۆیەکەوە من قسە لەگەڵ تۆیا بکەم کاتێک کە بەرەک درێیەک بەرگێکە دوورێ دواترەیە بە خاوەنەکانی تۆ پاش دوورینەوەی ئازارەکانی کچان و ژنان ئەو بەرگی ئازارە ئەدەی بەکێ پێشکەشی کێ ئەەکەی؟ پێشکەشی ئەوانەی ئەەکەم کە بەرپرسن کە ئەتوانن شتێک بۆ ئافرەت بکەن. پێشکەش ئەو ئازارانە پێویستە ئیتر دووبارە نەبێتەوە، یعنی ڕۆژانە ئێمە بەرگۆمان نەکەوێ هونەر خۆی ئەبێ کاریگەری هەبێت. ئێمەش بۆیە ئەمڕۆ یاخۆت من ئەمە دووەم کاری شانۆی شەقاممە ئەتوانم بڵێم ئەمەیان ئەم کاریان قورسترە لەبەر ئەوەی تەنها خۆم ئەکتەرم تایە بۆیە هاتووینەتە ناو خەڵکانێکی ئاساییەوە بۆی ئەم ئازارانە بگا بە هەموو کەسێک ئەیگەێنم بەو کەسانەی کە وڵات بەڕێوە ئەبن تکایە با ئیتر نەک بەس بە تەنها ئافرەت مناڵ ئاژەڵ ژینگە ئازار نەدرێن ئێوە بۆیە لەو دەسەڵاتەن تا ئێمە بپارێزن تکایە با ئەمە دووبارە نەبێتەوە. سا هەر نەڕۆین من دوێنێ گوێم لە هەواڵێک بوو ژنێک دووبارە کوژراوەتەوە کە ئێمە لەم هەفتاین خەریکی بەرەنگاربوونەوەی ئەم حاڵەتین دووبارە ئەم شتە ڕوویاوەتەوە کەواتە ئەبێ هەوڵی زیاتر بین ئێمە هەوڵەکانمان چڕ بکەینەوە بیگەێنینە ئەو لایەنانەی کە دەسەڵاتن. ئێستا کۆزانین لەناو سەرای سلێمانیین وەکو هونەرمەندێ بیری لەوە نەکردوێتەوە بچیتە سەر شەقامێکی گشتی شاری سلێمانی بەرهەمەکە و پێشکەشکە یاخود لە دوای ئەم نمایشی ئێرەتەوە کۆزانین دوێنێ لە هەڵەبجە بەرهەمەکەت نمایش کرا بیری لەوە نەکردوێتەوە لە چەند جێگەیەکی جیاواز بۆ منە لە زانکۆ پەیمانگاکان لە قوتابخانەکان بیری لەو بیرۆکەیە نەکردوێتەوە؟ خۆی بۆ پرسیاری یەکەمت من ئێرەش هەر بە شەقامەزانم
یعنی چونکە هۆڵێکی داخراونیە ئێمە بۆیە ئێرەمان هەڵبژار لە چوار چێوەی ناو بازاڕایە و دوێنێش ئێمە نمایشێکمان کردو لە باخی گشتی هەڵەبجە و نمایشێک لە ناو بازاڕی هەڵەبجە یعنی کە ناو بازارە ئەو خەڵکە چارێکێک گوەستاوە گوێی لە من گرتووە بزانێ ئازاری من چیە ئەمە بۆ من مای خۆشببختی بوو ئەم ڕۆژ تەسەورەکەم ئەو خەڵکانەی کە بە ئێرەتی ئەپەڕن هیچ نەبێ سیرێکم بکەن هیچ نەبێ ئاوڕێکم بۆ بنەوە بۆ ئەوەی تێبگەن لەو هەر لە ئازاری خوشکیان تێبگەن لە ئازاری ژنەکانیان تێبگەن یعنی پێم وایە ئەم ئازارە ئەتوانێ هیچ نەبێ بەشێکی بچووکیش بێت بگەێندرێت و بۆ پرسیاری دووەمیش بیرمان لێ کردوتەوە یعنی هەر ئەو چار کەسەی کە لەم ستافایە کۆبووینێتەوە ئەم کارەمان کردووە بیرمان لەوە کردوتەوە بیبینە زۆر شوێن ئەگەر پشگیریمان بکرێت من ئەگەر لە ڕووی جلوبەرگەکانتەوە قسەت لەگەڵا بکەم بینەران ئەگەر سێری جلوبەرگەکانی ئەکتەر سەرگوڵ حسێن بکەن جلوبەرگێکی ڕەشی لەبەر کردووە بۆ ئەم نمایشی شانۆییە پێمان بڵێ بۆچی جلوبەرگی ڕەشت هەڵبژارد کاتێک کە مرۆڤ ئازاری ئەبێت یاخود بێ ئەمەل ئەبێ لە ژیان هەمیشە ناڕوا بەلای ڕەنگە جوانەکانە وەکو چۆن ئەڵی دڵی ئەمرێت ئەو ڕەنگانە هەڵەبژێرێت کە تاریکە ئێمەش لە شانۆیەوە فێر بووین ئەبێ ئەو جلی هەڵی ئەبژێریت لەگەڵ بوعدی نەفسی کارکتەرەکە تا یەک بگرێتەوە بۆیە ڕەنگی ڕەشم هەڵبژاردووە بە هیوای سەرکەوتن زۆر سپاس دەکەین شەڵا نمایشێکی زۆر سەرکەوتووە بخات و زۆر سپاس عەزیزتان کێشا زۆر سپاس دەستان خۆش بێت. ئەو شەوەی وەکو سەد پەلاماریان هاواری بەسەرا کردم دەستێکی شکانم یان ئەو کاتانەی هەر بۆ خۆشی و سەرمەستی خۆی جنێوی پێ ئەیام سوکایەتی پێکردم قسەی ناشرینی پێ ئەوتم چکەرەی لەسەر سەنگمە بچانەوە